ئەچین لای هەواڵێکی دیکەمان و ڕاستەوخۆ ئەچین بۆ شاری کەرکووک فستیڤاڵی پێکەوە ژیان لە شاری کەرکووک ئەنجام درراوە و لەم بارەیەوە راپۆرتێکیشمان بۆ ئامادەکردن بابەیەکەوە بینەریوین. ئەمان نمایشی شانوایی و هونەری و ڕۆشنبیری نەتەوە پێکاتە جاجاکانە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بە ئامادەبوونی دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق لە فستیڤاڵی کەرکووک نمونەی پێکەوە ژیانە. سازدانی فستیڤاڵەکە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری عێراق لەژێر چاودێری سەرۆک کۆماری عێراق بەڕێوەچوو بە ئامانجی برەودان بە گیانی برایەتی و ئاشتی و پێکەوە ژیان کە پێناسەی کەرکووکە. پێکەوە ژیان لە هەموو بوارەکان لە هەموو کایەکان لە کەرکووک ڕەنگی داوەتەوە بە تایبەتی لە هونەر. هەر ئەو پێکەوە ژیانەیە کە وای کردو هەموو نەتەوەکانی یەک نزیک کاتەوە لە هەموو ئاهەنگەکان یەکتر بەشداری بکەن. ڕووە جوانەکەی ئەم شارە ئەوەیە ئەو پێکەوە ژیانە کە دەبینیت لە ناو نیوان پێکاتەکانە وا درۆشاوەتەوە بە شێوەیەک بۆ تەمای خۆشحاڵی لە نیوان هونەرمەندان و سەرجەمکایەکانی ترە. کەرکووک پێویستی بە فستیڤاڵی وا هەیە نەک وەکو ئەم فستیڤاڵە چەندین فستیڤاڵی پێکەوە ژیان و فستیڤاڵی شانوەی فستیڤاڵی کەلتوری هەموو شتێک. بەڵام ئەوەی ڕاستی بێ وزارەتی سەقافە عێراقیە باغی نەداوەتە سەر کەرکووک. ئەوەی کە ئەکرێ لێرە فستیڤاڵە کرێ لە کەرکووک هەموو خۆمانین. خەڵکی کەرکووکە و هونەرمەندەکانی شاری کەرکووکە لەسەر مەسرفی خۆی ئەو ئیشان ناکات. پەیامی هونەری شانۆکاران و گۆرانی بێژ و شاعیری پێکاتەکانی کەرکووک بۆ جاری یەکەم لە چوارچێوەی فستیڤاڵێکدا کۆبوونەوە کە دەرخەری پێکەوە ژیانی برایەتی بوون لە کەرکووک. سەرۆک کۆماری عێراقیش چاودێری کار و چالاکیەکانی دەکرد. فستیڤاڵەوەی جیاوازووە ینی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراق خۆی سەرپەرشتی کردووە لەگەڵ سەرۆکایەتی کۆمار. من یەکێک بووم لەوانەی کە خەڵات کراوم لەناو ئەم فستیڤاڵەکە جێی خۆشحاڵی لە نێوان کۆمەڵی هونەرمەندی زۆر گەورە لە نەتەوەکانی بڵین عەرەب تورکمان. هەستەکەم تاکە گەنجیشم لەناو ئەوانێکەوە خەڵاتەکرێن ئەمە جێ خۆشحاڵی من. ئەنجامدانی فستیڤاڵی کەرکووک نمونەی پێکەوە ژیانە بە چاودێری سەرۆک کۆماری عێراق گەیاندنی پەیامی پاراستنی ئەو پێکەوە ژیانەیە کە لە مێژووەوە لە شارەکە بوونی هەیە و پارێزراوە بەبێ جیاوازیکردن.